خی گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز سەرۆکی ڕەوتی سەدر ڕێگەنادەت مەزاری مامی لەسەر بودجەی گشتی نۆژەن بکرێتەوە. موختەرا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر ڕایگەیان بۆکو بنەماڵەکان ڕێگەنادەن مەزارگەی مامیان لەسەر بودجەی هەژاران و مڵکی گشتی نوێ بکرێتەوە. بە میوانداری بەڕێز ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی ئایندە لە پەرلەمانی عێراق تاوتوی بەهدەدانی سامانی گشتی لە عێراق و هەرێم و پرسی چاکسازی و چەند پرسێکی تایبەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆمان دەکەین. سەرۆکی ڕەوتی سەدر ڕێگەنادات مەزاری مامی لەسەر بودجەی گشتی دروست بکرێت. وەزارەتی ئاوادانکردنەوەی عێراق کە وەزیرەکەی بەنگین ڕێکانیە لە پشکی پارتی بە نووسراوی 49 لە 18 مانگی ڕابردوو کە ئاراستەی کۆمپانیای جامی تورکی کراوە کە جێبەجێکاری پڕۆژەکەیە بڕی 45 ملیار دیناری بۆ دروستکردنی قۆناغی سێمی مەزارگەی محەممەد باقر سەدر مامی موختەرا سەدر تەرخان کردووە و دەبێت پڕۆژەکەش لە ماوەی 1 ساڵدا جێبەجێ بکرێت. تەرخانکردنی پارە لە بودجێ گشتی بۆ دروستکردنی مەزارگەکە موختەرا سەدر هێنایە سەرخەت و دەڵێت لە سەرمڵک و ماڵی گشتی مەزارگە دروست ناکەن. موختەرا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە تویتەر ڕایگەیاند دەستبەجێ ڕێگەنادرێت لە مەزارگەی شەهیدی یەکەم کار بکرێت، چی لە لای حکومەتەوە یان لە ناوخۆ بێت یاخود هەر لایەنێکی تر لە دەرەوە بێت. ئەوانۆک و بنەماڵەکەیان مەزارگە لە سەرمڵک و ماڵی گشتی بە پارەی هەژاران دروست ناکەن. ڕێبەری ڕەوتی سەدر ئاماژە بەوەش دەکات لە سەرلایەنی ئەمنی مەزارگەکە پێویستە ڕێگەنەدەنی هیچ کارێکی لەو شێوەیە بکرێت و بە پێچەوانەشەوە کاردانەوەی دیکەیان دەبێت. هەڵوێستەکەی موختەرا سەدر لە سەراستی عێراق کاردانەوەی لێکەوتەوە بەشێکی زۆری هاوڵاتیان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ستایشی هەڵوێستەکەیان کرد. هەڵوێستەکەی موختەرا سەدر بۆ ڕێگری لە دروستکردنی مەزاری مامی لەسەر بودجەی گشتی لە کاتێکدایە لە هەرێم و عێراق چەندین مەزارگە لەسەر بودجەی گشتی دروست کراون. لە هەرێمی کوردستان لە دروستکردنی مەزارگەی سەرکردەی چەند حیزبێک بەدەیان ملیار دینار لە بودجەی گشتی بەهادە دراوە، کەسیش ڕێگری لە دروستکردنیان نەکردووە. ئەمە جگە لە داگیرکردنی مڵکی گشتی لەلایەن چەند حیزبێکەوە. محەممەد باقر سەدر لە ساڵی 1980 لایەن ڕژێمی بەعسەوە لە سێدارە دراوە و دامەزرێنی حیزبی دەعوێ و مام و خەزوری موختەرا سەدر ڕێبەری ئێستای ڕەوتی سەدرە و مەزارگەکەی لە پارێزگەی نەجەفە. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاگەڕابوون زۆر سوپاس بۆ بەژاریتان لە بەرنامەکەماندا. گە سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە بەهادەردانی مڵک و ماڵی گشتی و بودجەی گشتی چی لە هەرێم و لە عێراق بۆ دروستکردنی مەزارگەی سەرکردەی حیزبەکان و سەرنجی خوێنەوەی بەڕێزت بۆ هەڵوێستەکەی موختەرا سەدر چییە؟ بەڵێ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەر ئازیزەکانی ئێوە. لە ڕاستیدا بەداخەوە لە دوای ڕوخانی ڕژەمەکەی سەدام حوسێن لە عێراق و هەروەها پێشتریش لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینی گەلەکەمان لە ئازاری نەوەتویەک کۆمەڵی خەڵک دەستە و تاقم دەستیان بەسەر دەسەڵاتی سیاسی لە عێراق و لە کوردستانش داگرتووە کە خەڵکی نانیشتیمان پەروەرن، خەڵکی نانیشتیمان پەروەر، نیشتیمانەکەی خۆیان خۆش ناوێ، سامانی گشتی بێباکن لە بەهەدەردان و بە فیڕۆدانی، بۆیە بەشتی لاوەچی بە فڕۆی دەدەن. یەکی شلوانێک کەوەکو بەرنامەکەیەوە ئاماژەتان بۆ کرد لە پێشەکەدا مەزاری با و باپیریانیان و کەسە نزیکەکانی خۆیان کە کارێکی خراپە و بابەتە بە تایبەتیش بۆ وڵاتیش وەک عێراق و کوردستان کە لەبار دۆخ و میحنەتێکی زۆر خراپدا دەڕات و خەڵکی وڵاتەکە و بوارە گشتیە جیاجیەکان و کەرتە گشتی جیاجیەکان زۆر پێویستیان بە ئاوادانکردنەوە بژانەوە هەیە. بەڵێ پێ دوایە حاڵەتەش لە کوردستان زۆرە مەسەرەی بەفیڕۆدانی بودجەی گشتی بۆ مەزاری سەرکردەی حیزبەکان و دروستکردنیان لەسەر بودجەی گشتی. بابەتی بە فیڕۆدانی بودجێ گشتی بۆ مەزاری بەشێک لە سەرکردە سیاسیەکان دیوێکی بە فیڕۆدانە، بەس بەگشتی بە فیڕۆدانی سەرۆت سامان لە عێراق لە کوردستانی عێراق و لەگەڵ عێراق لە هەردووچان زۆر و بەداخەوە عێراق و کوردستان بشان بەشان یەک چێبڕچێ دەکەن لەسەر خراپتر بوون نەک لەسەر چاکتر بوون. باشە دیوەکانی بە فیڕۆدانی سەرۆت و سامانی گشتی چی لە عێراق و لە هەرێم جگەل لە مەسەلەی تەرخانکردنی پارە بۆ مەزارگەکان لەلایەن حیزب و دیوەکانی تری چین؟
هەموو شتێکە با کوردستان بە نمونە بینەوە چکە ڕەنگە خەڵکی پیان خۆش بێ زۆرترین باسی کوردستان بکەین ئێمە هەم نوێنەری خەڵکی کوردستانی لە پەرلەمانی عێراق و هەم کوردستانی عێراق جۆرێک ئۆتۆنۆم و سەربەخۆیی هەیە کە ئێمە دەتوانین دەستمان نەگیراوە پارەی وڵاتەکەمان بۆ گەلەکەی خۆمان بۆ وڵاتەکەی خۆمان و بۆ ئایندەی نەوەکانمان سەرف بکەین لە پێناوی ئاوادانکردنەوەی وڵاتەکەی خۆمان بەڵام ئەوانەی کە حکومی وڵاتە دەکەن لە و ئێستاش حکمی دەکەن لە 28 ساڵی ڕابردوودا خەڵکانێک نیشتمانەکان خۆش ناوێ و بە خەڵکی بێباکن و دەوڵەت مەدار نین بەخەم ئایندەی ئەم وڵاتەوە نین بۆی هەر لەگەڵ دوای لەگەڵ سەرکەوتنی ڕاپەڕین و دەرکردنی ڕژەمەکەی سەدام حوسێن لە بەشێکی کوردستان ئەوانە بە تاڵان دەستیان پێکرد هەموو ئەوانەی لە تەمەنی من بەرەو سەرین لە بیرمانە بە تاڵان دەستیان پێکرد و ئەو سات وشێک هاتە ناو فەرەنجی کوردیەوە نابوو ئار یعنی ڕاوڕوت ئەو ڕاوڕوت و تاڵانی و بە فرۆدانی سەر و سامانی گشتی و مڵکی گشتی تا ئێستا درێژەی هەیە واتە لە 28 ساڵ ڕابردوو درێژەیە ئێستاش درێژەی هەیە لە بواری جیاجیا بەڵام کورتەکەی ئەوەیە کە ئەم جەماعەتی کە حکمڕانی دەکەن لە کوردستانی عێراق ئەم وڵاتە وەکو ممتلەکات و میراتی بنەماڵەکانی خۆیان سەیری دەکەن هەم لە داهاتی نەوت و گاز و تا دەگاتە داهاتی گومرگ و بازرگانی و زەوزاری وڵاتە هەموو ئەو کەرتە جیاجیانە وەکو مڵکوماڵی تاڵانی ماڵی باوانیان سەیری دەکەن وەکو مڵکوماڵێکی تاڵانیش کە دەبێت یەکسەر بە فڕۆ بچێت نەک بەکارپێنرێ بۆ ئاوادانکردنەوە و جۆرێک سەرپێخستنی وڵاتەکەی ئێمە بۆیە بەشێکی زۆری و پارە و داهاتە ڕۆشتێتە وڵات و بانکەکانی دەرەوە شاردراوەتەوە بەشێکی زۆریشی بە فڕۆدراوە بەڵێ هیچ بەڵگەیەک لەسەرەوە لە بەردەستدایە کە حیزب بۆ نمونە بەرەپارەیەکی زۆری ببێتە دەرەوە لە هەرێم یاخود ئەو مۆدێلی لە حیزب کە ئێستا مەسەرەن بازۆکی کە لە حکومەت دۆڵەمەندترن بەڕێزت وڵاتانی تری دنیاشت بینیوە ئەم مۆدێلە هەیە مەسەلەوەی کە لە عێراقیشە هەیە حیزب دۆڵەمەندە مەسەلەن پارە بە فیرۆدەدا بۆ مەزارگە و برنە دەرەوە و ئەو بەشێک کە وڵاتەکەی ئێمە سەرۆت سامانتیا بە فڕۆدە چێ پێویستی ئێستا بەڵگە نەماوە ئێستا کەس نییە بڵێوانێ ئێستا ئێمە لە بارودۆخەکەین بابەتی هەندێک بابەت و فۆرمی گەندەڵی لە وڵاتی ئێمە ئێستا کەس ناڵەوانێ ئێستا بۆ نەگریمان من تۆ دەڵێن دۆسیەی نەوت لە هەرێمی کوردستان شەفاف نییە بەشێکی زۆری داهاتی نەوت بە فیڕۆ دەڕوا و ئەم بە فیڕۆدان و ناشەفافەتە لە دۆسیەی نەوتە وڵاتەکەی ئێمە خستە ژێر قەرزەوە گەلێکی بچووکی چەند میلیۆنی کەوتە ژێر باری قەرزێکی چەند ملیاری ئێستا کەس نێ بڵێن نەوەڵاوانیان قسانە ڕاستنین و نەوت شەفافە هیچ کەس نەماوە ئێستا بڵێ ئەگە بڵێن حیزبەکانی ئێمە هەمووان بەسەرێکەوانەی حکومڕانیان کرد بە تایبەتیش پارتی وێچێتی ئەم وڵاتیان وێران کرد و هیچ بنەما و بناغەیەکی ئابووری و ژێرخانێکی ئابووریان بۆ نەوەکانی ئایندەی ئێمە ئەم وڵاتی ئێمە دانەمەزران ئێستا کەس نێ بڵێوانە ڕەنگە لە وەڵامی پرسیاری ئەوەی بۆ وای لێ هات بۆ وایان کرد جیاوازیمانە بێ جینا ئەوەی کە وایان کرد وڵاتەکەیان وێران کرد ئێستا کەس نەماوە بڵێ یان تاو ئەندازێ چاوقایم بێ بڵێ ناوەڵام شتانە ڕاستنی و وڵاتەکەی ئێمە شتانی تێدا ڕووی نەداوە ئێستا لەم وڵاتی ئێمە یەکێتی و پارتی لەسەر حسابی داهاتی گشتی نەک لەسەر حسابی بۆ نمونە تۆ بڵێ ئابوونەی حزب لە هەموو دنیا حزبەکان بە ئابوونەی ئەندامەکانیانەوە بەڕێوە دەبرێن بەڵام ئەم وڵاتی ئێمە نمونەیەکەی بە حزبی بەعسیەکەی سەدام حوسێنیشەوە ئەوانەی کە لە تەمەنی من سەروی منن دەزانن بەعسیەکان ئابوونیان دەدایە بەعس بەڵام یەکەمین جارە بەلای کەمەوە تا حدودی زانیاری من حزب هەیە پارە دەداتە ئەندامەکانی کە هیچ پارتی وێچێتین بۆیە دۆخێکیان دروست کردو ئێستا کە بە گەنجەکان دەڵێن دەبێت ئاراستەیەکی سیاسی دروستکەین میلەتەکەمان ئەو ئاراستە سیاسیە بەخێوکە بۆی دەسەڵات بگیرنە دەست و وڵاتەکەمان بخەینە سەر ئاراستەیەکی تەندروست پێیان سەیرە خەڵک گلاوان پێیان سەیرە کە دەڵێ دەبێت خەڵک حزب بەخێو بکە پێچکاوان وا ڕاهاتوون لە 28 ساڵ ڕابردووە حزب خەڵک بەخێو دەکات بەس خۆ حزب چۆن خەڵک بەخێو دەکات لە پارەی ماڵە باوانیان نییە مەوزوعەکە پارەی وڵاتەکەیان دزیوە 90 دەدزن بۆ حزبەکەیان و بۆ کۆمەڵێک دەستڕۆیشتووی ناو حزبەکان بەشێکی کەمیشی لە داهاتەکە لە بنەڕەت هەر داهاتی نیشتیمانی داهاتی وڵاتەکەیە دەیدەنە بەشێک لە ئەندامەکانی خۆیان و بە پلەی جیاجیا بۆیە ئەم بابەتانە ئێستا هیچی پێویستی بە سەلماندن نەماوە چونکە کەس نییە بڵێ وانە تەنها مەقەڕەکانی پارتی وێچێتی ڕەنگە بە هەموو حیزبەکانی ئەوروپا بەخێو نەکرێن بەس مەقەڕەکانی پارتی وێچێتی لە 3 شار لە سلێمانی و لە هەولێر و لە کەرکووک لە 3 پارێزگا بە هەموو حیزبەکانی ئەوروپا ساڵانە بەقەدەر ئەو مەقەڕانی پارتی وێچێتی پارە سەرف ناکرد بۆیە ئەمە ظاهیرێکی ناتەبیعیە پێ دوای وەکو دۆڵەمەندیش ئەم دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بە چاکاری کۆتا ناتسەڕێکی بەڵێ بەڕێز لە دەرەوەش ئەزمموی حیزبەکان بینیوە لە ڕووی دۆڵەمەندیشەوە
لە حیزب دەوڵەمەندەکانی گیانن بەوەیەوەی کە سەرۆت و سامانێکی زۆریان کۆکردێتەوە لە بەجێی گشتی دەیبن؟ لە هیچ حیزبێکی دنیای دیموکرات لە هیچ حیزبێکی دنیای ئازاد بەتابەتیش خۆر ئاوام مەبەستە. بەڵێ هیچ حیزبێک نییە یەکێتی پارتی دەوڵەمەند بن، یەکێتی پارتی بە ئەندازەیەک دەوڵەمەند بوون کێشەی زۆر گەورەی دروست کردووە. کێشەیەکی دروست کردووە لە دەسەڵاتی سیاسی بەڕێگەی قەمع و سەرکوت و دەستگای پۆلیسی ناڕۆن، چونکە پێیان وایە ئەو دەستگا سەرۆت سامانی کۆیان کردوتەوانی ناشەرعیە، بۆیە ئەگەر یاسا مەجرای خۆی وەربگرێ ئاڕاستی خۆی وەربگرێت دەبێ سەرۆت سامانە بیجەڕنەوە بۆ مڵکی گشتی بیجەڕنەوە بۆ گەل بۆ مڵکی گشتی بجەڕنەوە. بەڵێ لە سەری تریشەوە کێشەی لە ناو خۆیان دروست کردووە، چونکە ئێستا یەکێتی و پارتی تەحویل بوون بە دوو کۆمپانیای گەورە. ئەماش کێشە ململانەی بە ئەندازەیە کە سڵ ناکەنەوە لە ملشکاندنی یەکتر و لە ناوبردن و تەصفیەی یەکتریش، چونکە سراعەکە لەسەر پارەیە. مەسەڵەن بوو ناو سراع ململانەیە ناو پارتی وێچێتی لە ئاستی جیاجیا هەیە، لەسەر سراعی سیاسی نییە بۆ بجێبەجێکردنی بەرنامەی سیاسی، بەڵکو لەسەر سراعە لەسەر دەست بەسەراگرتنی ئەو هەموو سەرۆت سامان و کۆمپانیای کە پارتی وێچێتی دایان مەزراندووە لەسەر داهات و مڵکی گشتی. بەڵێ بۆیە زاهرێکی بە ئەندازەیەک زاهرێکە وای لاتوە کە ئێستا یەکێتی پارتی ئەوەندەی لە دوو کۆمپانیای گەورە و زەبەلاحی ئابووری و دارایی دەچن لە دوو حیزبی سیاسی ناچن. باشە بەس وتت لە دوای 92 خەڵکانێکی نانیشتیمان پەروەەر لە دەسەڵاتدان، ینی چۆن نانیشتیمان پەروەرن لە کاتێکە مەسەرن ئەوان مزایدەی نیشتیمان پەروەری ڕەنگە بەسەر لایەنەکانی تر و بەسەر خەڵکی دەرەوەی دەسەڵات بکەن، یاخود ڕوانی نیشتیمان پەروەری لای تۆ چیە؟ دەزانی نیشتمان پەروەری عەمی نیشتمانەکەی خۆت خۆش دەوێ و بەخەم ئایندەی نیشتیمانەکەت و نەوەکانی گەلەکەتەوەی کە لەسەر ئەو نیشتیمانە دەژین. بۆیە کە دارێک لە وڵاتەکەی تۆ دەشتێ و ڕەشەبا دەیشتێنێت و دڵت دێشێ، کەسێک بێباک نامەسئول بڵێک شوشە لەو دەشت و دەرە دەشتێنێ و ئەرزەکەت پیس دەکا خراپی دەکا بێکەڵکی دەکا تۆ ئازار دەچێژی. خەڵکی نیشتمان پەروەر واتە نیشتیمانەکەی خۆش دەوێت. بەڵێ من تاکید دەکەمەوە ئەوانەی لە 28 ساڵ ڕابردوو لە وڵاتەیەمە حکومڕانیان کرد خەڵکانێکی نیشتیمان پەروەرن، چونکە نیشتیمانەکەیان خۆش ناوێت. ئەگەر نیشتیمان پەروەر بوو ناو نیشتیمانەکەی خۆیان خۆش بویستایە، ئەو هەموو کارەسات و مەحنەتیان بە سەوڵاتی ئێمە نەدەهێنا و ملەتی ئێمەیان بە نەحەق و بە نایاسایی ڕوبەڕووی هەموو تنگانە و میحنەتە جیاجیانە دەکردوان لە میحنەتی شەڕ ناخۆ بێک تا دەگاتە میحنەتی گەندەڵی دارایی و ئەو هەموو کارەساتە جیاجیانە کە لە گەندەڵی سیاسی و گەندەڵی داراییەوە بەسەر وڵاتی ئێمە داهاتووە. بۆیە بەڵێ تەبعانەوانە کەسانێکی نیشتیمان پەروەرن، خەڵکی نیشتیمان پەروەر دەست بۆ ڕێکارە یاسایی و سیاسی و ئابووری و دارایی و بابەتە جیاجیانەی گەندەڵی سیاسی و گەندەڵی دارایی نابە کە حکومڕانەکانی وڵاتی ئێمە لە 28 ساڵ ڕابردوودا بۆیان برد. باشە بەس بەڕێزت پێدوانیە کەوان زۆرترین سوودیان لە مەسلەی نیشتیمان پەروەری مەسلەی کوردایەتی و یەک ڕێزی کردووە بۆ مانەوەی خۆشان لە حکومڕانی لە کاتێکا بەڕێز دەڵی ئەوانە نیشتیمان پەروەرنی؟ من زاراوەکان بە وریاییەوە بەکاردێنم. جارێ نیشتیمان پەروەری جیایە لە قەومیەت، واتە نەتەوەپەرستی جیایە لە نیشتیمان پەروەری. مەسەڵەن هەر بۆ نمونە بۆی بینەرە ئایزەکانی ئێوە باشتر بە چاو ڕم بێکێن باسی دەکەین. نیشتیمان پەروەری واتە تۆ نیشتیمان وڵاتەکەی خۆت خۆش دەوێت لەگەڵ هەموو ئەو خەڵکەی لەسەری دەژین، نەک بەشێک لەو خەڵکەی لەسەری دەژین، هەموو ئەو خەڵکەی لەسەری دەژین. مەسەڵەن من کوردستانم خۆش دەوێت لەگەڵ هەموو خەڵکەشکە لەسەری دەژین. ئەو خەڵکە کوردن، تورکمانن، عەرەبن، ئاشکل دو ئاشورین، هەر کەسێکن من هەمووانم وەک یەک خۆش دەوێت. بڕام بە جیاوازی دروستکردن نییە لە نێوان گەلەکەم لەسەر بنەمای نەژاد و ئەنجا بابەتی دینیش، هەتا بڕام بەوە نییە کە دەوڵات جیاوازی بکات لە نێوان مسلمانێک و مەسیحیەک لەسەر بابەتی دەستکەوتەکان و مافەکان لە وڵاتی ئێمە. واتە لە دیدی منەوە کەم پێماوە دیدێکی ئیسلامی ڕەسەن و ڕاستەقینەشە لە بابەتی دەوڵەتداریە مسلمانێک و مەسیحیەک و شیعەیەک و سوننەیەک و هەمووان وەک یەک مافیان هەیە، وەک یەکیش ئەرچیان هەیە بە فۆرمی جیاجیا. و هەروەها کورد و تورکمان و عەرەب و کلد و ئاشوری و هەمووان وەک یەک مافیان هەیە، وەک یەکشیان ئەرچیان هەیە لە بەردەم دەوڵەت دەڵێم تکایە لە بەردەم دەوڵات لە بەردەم یاسا بە فۆرمی جیاجیا. بۆیە ئەمە نیشتیمان پەروەریە. ئەو بابەتی کە تۆ بە ئاماژە بکە بابەتی کوردایەتی، ئەو بابەتە ئاڵۆزە، بەڵام کوردایەتی پەیوەندی نییە بە کوردەوە. واتە کوردایەتی جیایە لە کورد نەژادێکی دێرینی ئەم ناوچەین کە من و تو هەردووکمان پێ هەردووکمان کورد بین. من کوردم ڕەنگە جەنابی شار کوردبی بە نەژاد،
کوردین و لەم ناوچەیە دەژین و لە پاڵ خەڵکی تران نەژادی تورکمان لەگەڵ ئێمە دەژین نەژادی کردو ئاشووری و عەرەب و ئەمانش لەگەڵ ئێمە دەژین لە ئاسی فراوانشە نەژادی تورک و فارس و ئەمانە هەمومان لە ماوەیەکی دێرینە بەیەکەوە دەژین و چاکەوەشە ئاشتیانە بەیەکەوە بژین. بەڵام کوردایەتی واتە کورد ئەم خەڵکن ئەم نەژادن کوردایەتی بزوتنەوەیکی ئایدۆلۆجیە تەنها ئازار و میحنەتەکانی خەڵکی کوردی بەکارهێناوە بۆ فۆرمێک لە بازرگانی و مافیاگەری سیاسی ئەم دوو بابەتە جیان واتە کوردایەتی ئایدۆلۆژیایەکی سیاسی و کۆمەڵک گروپی سیاسی ئایدۆلۆژین بەڵام کورد خەڵکی کوردن بە هەمومانەوە بە هەموو جۆرە جیاجیا و بیرکردنەوە جیاجیەکانمانەوە ئەو حرەکە ئایدۆلۆژی کە بەناوی کوردایەتیەوە گوایە دیفاع لە نەتەوەی کوردەکە ڕاستگۆ لەوەشە ڕاستگۆ نەبووە دیفاعی لە خەڵکی کورد نەکردو چکان لەبەر بەهۆیەکی سادە ئەگەر خەڵکی کوردی خۆش بوو ئێستا خەڵکی کوردی ڕوبەڕووی ئەو هەموو تنگانە و میحنەت و نەهامەتیە نەدەکردەوە بۆ خاتری پاراستنی بەرژەوەندی کۆمەڵک خێزان. بەڵێ زۆر باشە بە سەبارەت بە مەسلەی ئەوەی کە بەڕێزوت لە کوردستان و لە عێراقیشە بادەردانی زۆر هەیە لەلایەن حیزبەکان و بەدەرانی سامانی گشتیە ئێستا ئێمە لە بەردەم کابینەیەکی نوێ داین لە کوردستان پێ وایە دەکرێت سەرەتایەک بێ بۆ ڕێگری لەو بادەردانە دواتر لەسەر مەسلەی چاکسازی سیاسی شەر قسە دەکەین. جارێ من هەر کەسێک لە وڵاتی ئێمە بێ بەردێک بخات سەر بەردێک بە ئاراستەی باشترکردن و ئاوادانکردن و دەستخۆشی لێ دەکەم بە ئەرچیشانە ئەرچی هەموو ئەوانەیە کە لە بواری گشتی کە سیاست بوارێکی گرنگی گشتیە سیاست دەکەن ئەرچیانە کە بە ئاراستەی چاک ئیش بکەن بۆیە ئەرکەکە ئەوەیە لەکوێ پێیان دەکرێت چاچی بکەن بەڵام من گەشتبین نیم ئەو چاکسازیە بکەن کە من و تۆ ئێمەمانان دەمانەوێت با ئەمەش ڕوون بکەینەوە ئێمە هەم بەشێک چاکسازیمان هەیە من پێی دەڵم چاکسازی سیاسی بەشێک چاکسازیمان هەیە چاکسازی دارایی و ئەو بابەتانن اقتصادی ئەو شتانە با نمونە بینەوە چاکسازی سیاسی واتە بۆ نمونە دروستکردنی هێزێکی چەکداری نیشتیمانی دامودەستگایی یەکگرتوو کە حیزبەکان قەدەغە بکە لە دروستکردنی هێزی چەکدار بۆ خۆیان و ئەم هێزی چەکدارە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت و ئەمر لە حکوومەت وەردەگرێ و حیزبایەتی بۆ نمونە تێیدا قەدەغە دەکرێت بۆ نمونە و ئەم هێزی چەکدارە ئەرچی پاراستی گەلی ئێمەیە بە هەموو جۆرە بە پێکاتەکانیەوە و تەداخل ناکات لە منانەی سیاسی نێوان حیزب و بزنەوە سیاسی جیاجیەکان لە ناو خۆدا ئەمە چاکسازیی سیاسی هەر کەسێک بیکا شتێکی زۆر گەورەی کردووە شایستەی وە دەستخۆشی لێ بکرێت ئێمە هەر کەسێک ئەمە بکات پشتیوانی دەکەین ئەمە چاکسازی سیاسیە. چاکسازی چتر ئەوەیە هێزەکانی ئاسایش و پۆلیس و ئەو هێزە ناوخۆیە جیاجیانە دەبێت دیسان ئەمانە بە دامەزراوی بکرێن و سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا پەیوەنددارەکان بن و حیزبایەتی تیاندا قەدەغە بکرێ و ئەمانەش ئامرازی پاراستنی ئاسایشی هەموو هاوڵاتیان بن بە هەموو پێکاتەوە حیزبە جیاجیەکانەوە و نابێ حیزبە سیاسیەکان بەکاریان پێێنن بۆ ملانەی سیاسی کە ئێستا خۆتان دەزان هەم هێزی پێشمەرگەی قارەمان و هەم هێزە قارەمانەکانی ئاسایشی ناخۆ یەکێتی پارتی بەناحەق بە زۆر بەنایاسایی بەکاران دەهێنن بۆ ملانەی سیاسی کەواتە هەر کەسێک ئەم هێزە چەکدارە ئاسایی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و هێزەکانی پۆلیس لە دەستی حیزب ڕزگار بکات و بە دامەزراوەیان بکات و بیکات سەر مؤسسەیەکی دامەزراوەی نیشتیمانی سەر بە حکوومەت ئەوە چاکسازیی سیاسیە شایستەی دەستخۆشیە. ئەمانە چاکسازی سیاسین بۆ ئێمە زۆر گرنگترن لە چاکسازی بەشی دووەم کە چاکسازی دارایی بەڵام بۆ نمونە چاکسازی داراییش گرنگە بەڵام جیایە لە چاکسازی سیاسی. چاکسازی دارایی بۆ نەگریمان موچەی پاشەکەوتی دەست بەسەرا گیرا و بە زوڵم بە نایاسایی موچەی ئەو خەڵکەیە دەستیان بەسەرا گرتووە جۆرێک لە چاکسازیە گرتووە موچەی بۆ خەڵک بجێڕێەوە موچە و ئیسلاح موچەی پلەبەرزەکان پەرلەمانتاران و وەزیرەکان بە بەراورد بە موچەی پلە نزمەکان فەرقەکە زۆرە واتە موچەی پلە باڵەکان زۆر زیاترە لە موچەی پلە نزمەکان پێویستە بۆ نمونە ئەگەر پارەکەوا دەخوازی ئەو داهاتی هەمانە موچەی پلە نزمەکان بەرز بکرێتەوە موچەی پلە باڵەکان ئێمەمانان کەم بکرێتەوە من لەگەڵ ئەوەی ئەمە جۆرێکە لە چاکسازی دارایی و چاکسازی ئابووری هەردووچیان گرنگن بەڵام چاکسازی سیاسی گرنگترە چونکە چاکسازی سیاسی خۆ بەخۆ چاکسازی دارایی و ئابووریش لەگەڵ خۆیدا دەهێنێ بەڵام مەرج نییە چاکسازی دارایی و ئابووری خۆ بەخۆ چاکسازی سیاسیش بێنێ من بۆ خۆم پێم وایە یەکێتی و پارتی لەژێر فشارێکی زۆر گەورەی ناوخۆی و دەرەچی نەبن چاکسازی سیاسی ناکەن تاکید دەکەمەوە چاکسازی سیاسی بەڵام ئێمەمانان دەبێت بەردەوام بین ئەو ئاراستە سیاسی ئێمە ئێستا ئیشی لەگەڵ بۆ دەکەین و لەگەڵ هەموو ئەوانە شاکەدیدی سیاسیان وەگەمە دەبێت ئێمە بەردەوام بین هەم چاکسازی سیاسی هەم چاکسازی دارایی و ئابووری لە وڵاتەکەی ئێمە جێبەجێ بکرێ بۆی وڵاتەکەم بێتە وڵاتێکە نەوەکانی ئایندە شانازی پێ بکەن وەک هەموو وڵاتێکی دیموکرات و ئازادی سەر ئەم ئەرزێنێ. بەڵێ بەس چاکسازی سیاسی تەنە لەوە کورد دەکرێتەوە لە مەسەرەی یەکگرتنی هێزەکانی پێشمەرگە و ناوخۆ
یاخود ئەمە لایەنێکی چاکسازی سیاسەکەی کە بەڕێز دەڵێ گرنگترە لە چاکسازیە داراییەکە؟ نا چاکسازی سیاسی هەم فراوانتر لەو دوو نمونەی من وتمەوە تەنها نمونە بوون. چاکسازی دارایی ئابووریش فراوانترە لەو نمونەی من وتم، ئەوەش هەر نمونە بوون. هەر بۆ نمونە گەڕانەوەی ممتەلەکاتی دەوڵات و مڵکی گشتی بووە حکوومەت و سنەوەی لە حیزبە سیاسەکان، ئەوەش بە شەکل چاکسازی دارایی و ئابووری. بەڵام لە بەرامبەریش هەر بۆ نمونە ڕزگارکردنی هەموو دامودەستگاکانی دەوڵەت لە ڕەوزەیەکەوە تا دەگاتە دامودەستگاکانی دەستگای دادوەری و ئەنجومەنی وەزیران و پەرلەمان لە دەستی حیزب بە نایاسایی ئەوەیان چاکسازی سیاسیە. هەردووچیان زۆر مەجای فراوانی جیاجیا هەیە لە هەموو دامودەستگاکان، هەم چاکسازی سیاسی هەم چاکسازی دارایی و ئابووری. واتە وڵاتەکەی ئێمە پانە و پان لەسەرەوە بە خوارەوە هەم پێویستی بە چاکسازی ڕیشەی سیاسیە، هەم پێویستی بە چاکسازی ڕیشەی دارایی و ئابووریە. باشە، بەس بەوە چوونی بەڕێزت دەبێت لە چاکسازیە سیاسەکەەوە سەرەتا دەست پێ بکرێ، مەسەن ئەگەر گەندەڵی شەوێستا گەندەڵی سیاسەکە خەتەرترە لە گەندەڵی ئابووریەکە لەسەر کوردستان؟ جارێ من پێداگرم لەسەر ئەوەی کە گەندەڵی سیاسی ترسناکترە لە گەندەڵی دارایی، بەڵام ئەوە معنای ئەوە نییە لەسەری دۆسیەیەکیان لەسەر بوارێکیان ئیش بکەین و بارەکەی تر پێشجۆ بخەین. هەرچی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو لایەنە پەیوەنددارەکان هەر ئێستا لەسەر هەردوو بوارەکە ئیش بکەن. واتە بۆ نمونە هەر ئێستا ئیش بکرێ بۆ دروستکردنی هێزێکی چەکداری نیشتیمانی و ڕزگارکردنی هێزەکانی پێشمەرگە و هێزچەکدارەکان لە دەستی حیزب، هەم هێزەکانی پێشمەرگە و هێزچەکدارەکانی سەر بە وزارەتی پێشمەرگە و هەم هێزەکانی ناوخۆی دامودەستگاکانی وزارەتی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایش لە دەستی حیزب ڕزگار بکرێن و بە دامەزراوی بکرێن و سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بکرێن و ململانەی سیاسی ممنوع بکرێت کە بەکاربهێنرێن لە ململانەی سیاسی و حیزبیدا لە کوردستانی عێراق. ئەو هێزە قارەمانانە من پەیوەندیم لەگەڵانەیە پەیوەندی دۆستانە دەزانم کە ئەوان پێیان خۆشە لە دەستی حیزب ڕزگار بکرێن و حیزبەکان تەداخل لە کاری پیشەی ئەواندا نەکەن و ئەوانش خزمەتی نیشتیمانەکەیان بکەن بە هەموو پێکاتەکان و بە هەموو حیزبەکانیشەوە وەک یەک نەک ئیش بۆ حیزبێکی دیاریکراو بکەن. ئەمە گرنگە ئێستا دەبێت دەست پێ بکرێ، بەڵام لە هەمان کاتا محاربەی گەندەڵی و چاکسازی دارایی و ئابووریش لە هەموو وارەکان لە پێشەوە هەمووان بابەتی چاکسازی لە موچە و ڕێکخستنەوەی موچەی فەرمانبەران هەم بەرزکردنەوەی بە جۆرەی ئەو داهاتەی کە هەیە بەرزکردنەوەی موچەی پلەکەمەکان تا ئاستێک کە کەمکردنەوەی موچەی پلە باڵاکانیش بۆ ئاستێک کە جۆرێک فۆرمێکی دادپەروەری تێدا بێت ڕەوانیە وەزیرێک لەبەرەوەی بەڕێکەوت بووەتە وەزیر موچەکەی بەقەت گەڕەچێک مامۆستا بێ، بۆیە هەم پێویستە موچەی پلەکەمەکان بەرز بکرێتەوە و ئەگەر داهاتەکە بەشناکان موچەی پلە باڵاکانیش کەم بکرێتەوە. بەگشتی و وەک نمونەیەک دێنەوە کەواتە چاکسازی دارایی و ئابووریش هەر ئێستا پێویستە هاوشان لەگەڵ چاکسازی سیاسی بەڕێوە ببرێ و دەستی پێ بکرێت. بەڵێ، بەس بەڕێزت وتت گەشتبینی کە ئەمە لە کوردستان ڕوودات لەم کابینە نوێیە، ئەگەر گەشتبینیەوە کارەکەی چییە؟ ناتوانین لە ئێستا دەست پێ بکەین؟ بەلای کەمەوە گەشتبین نیم، من بەلای کەمەوە گەشتبین نیم وتم ئەگەر توانی بێتم فکرەکەم بگێنم مەبەستم ئەوەیە کە من گەشتبین نیم هیچ کابینەیەکی حکومڕانی کە پارتیوێکی قادەی بکەن چاکسازیەکی ڕیشەی بکات لە بواری چاکسازی سیاسی. چاکسازی سیاسی مەبەستم چاکسازی سیاسی، چونکە چاکسازی سیاسی کۆمەڵێک امتیازاتی ناڕەوا و ناشەرعی لە یەکێتی و پارتی و دەستڕۆشتەوەکانی نابێت یەکێتی و پارتی دەسەنێتەوە کە ئەمانە تا کاتەی ئێمە قسە بۆ دەکەین و گفتوگویان بابەتە دەکەین نێتیان هەیە بەردەوام بن لەم امتیازاتە ناشەرعی و ناڕەوانەی کە بە ناسایی بەسەر وڵاتی ئێمەیاندا سەپاندە و دەستیان بەسەرداگرتووە. هەموو زۆربەی و دەستڕۆشتوانە لیوای تایبەتی حیمای خۆیان هەیە، لیوای تایبەتیان هەیە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان، بازرگانیان هەیە بەڕێگەی ناشەرعی و ناڕەوا بەڕێوەی دەبن. هەموو ئەمانە بەڕێگەی ئەم ناوەندە چەکداریە جیاجیانەی کە لە دەرەوەی دامدەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێوە دەبرێن، ئەم بەرژەوەندی تایبەتیانی خۆیان و عائیلە و خێزانەکانیان دەپارێزن، بۆیە دەترسن بە چاکسازی سیاسی ئەم امتیازاتانیان لەدەست بچێ. بۆیە تا ئێستا من نێتێکی ڕاستەقینە نابینم لە چاکسازی سیاسی ڕیشەی لە هەرێمی کوردستان، بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە یەکێتی و پارتی چاکسازی ناکەن، ئێمەش ڕاستین سەیرکەین. بۆیە دەبێت هەمیشە فشارێکی گەورەی ناوخۆیی و دەرەکی پێک بکەین و کار بە ئەوە بکەین کە یەکێتی و پارتی ناچار بکەین بۆ چاکسازی ڕیشەی سیاسی. بەڵێ، ئەو نیەتە ڕاستەقینێ لە کارنامەی حکوومەتی نوێژ نابینی بۆ چاکسازی سیاسی؟ من ئەم نێتە ڕاستەقینەی هەست پێ ناکەم، بەڵام هیوادارم یعنی من خۆشحاڵ دەبم ئەگەر ئەم پێشبینیەی من ڕاست نەبێ و لە 4 ساڵی داهاتوو
چاکسازیەکی گەورەی فراوان و هەمەلایانی سیاسی لە پاڵ چاکسازی گەورە و فراوانی دارایی و ئابووری ببینین بەڵام من گەشتبینیم کە ئەم کابینەیەش وەک کابینەکانی تر بتوانێت چاکسازی ڕێشەی سیاسی بکە. باشە بەس وەکوەوەی کە ئەی چارەسەر چی ئەگەر مەسەرەن چاکسازی مەرگی ئەوە بێ کە ئەم دوهێزە لە کۆمەڵی ئیمتیاز دوور بخاتەوە بەڵام ئەوان نیکەن ئەی چارەسەرەکە بۆ چاکسازی چییە؟ چارەسەر ئەوەیە بەردەوام بین لە تێکوشانە دیموکراتی و مەدەنیەکەمان بەردەوام بین ئامرازی جیاجیای مەدەنی و دیموکراتی بدۆزینەوە ماندوو نەبین یعنی معقول نییە میلەتان هەبوو سەدان ساڵ خەباتیان کردو بۆ دادپەروەری و بۆ ئازادی و بۆ مافەکانیان خەڵکێکی ئێمە بێن بە ساڵێک ماندوو بن و پشوکرد بن و بڵێن ئیشەکەمان بۆ نەبوو یعنی هەر یەکێک لە ئێمەمانان هەزاران بوختانمان بۆ کراوە هەزاران تەشیرمان پێکراوە هەزاران ناوزڕاندنمان پێکراوە هەموو تەمەنمان لە هەرزەکاریەوە لەم خەبات و تێکۆشانەمان دژی ستەمکاری و زوڵم و بێدادی هەم ڕژێمەکەی سەدام حوسێن و هەم ئەم دەسەڵاتە ستەمکارە کوردی یەکێتی پارتی بەردەوامین و ماندوو نەبووین لە چۆکەم کورتیمان هەبووە خەڵک باگلەیمان لێ بکە بۆیە دەبێت لاوانی ئێمە فێری پشودرێژی بکرێن کە خەبات و پرۆسەی چاکردنی وڵاتەکەت و محاربەی گەندەڵی و جێخستنی بنەماکان دادپەروەری بابەتێکی درێژخایەنە شەو ڕۆژ و 2 ساڵ و 3 ساڵیش نییە دەبێ گەلی ئێمە و لاوان بە تایبەتی کچان و کوڕان فێر ببن ماندوو نەبن پشودرێژ بن ئەگەر خەڵکانێک هەن بۆ نمونە متەدەینن با سەیری ژیانی پێغەمبەران بکەن بزان چەندە پشودرێژ بن با سەیری سەبری ئەیوب بکەن با ئاەتەکانی قورئان بخوێنەوە لەسەر سەبر بەڵام لە هەمان کاتە لە پاڵ سەبرا ئاەتەکانی قورئان بخوێنەوە لە پاڵ جوود و تێکۆشان یعنی دەبێ گەلی ئێمە میلەتی ئێمە فێری ئازاتی بێ فێری بوێری بێ بەڵام فێری پشودرێژیش بێ واتە خەباتی بەردەوام بەڵێ 27 ساڵیش زۆر نییە کە تاکو ئێستام خەباتە نەیتوانێ مەسەرەنجەی خۆی بگرێ من پێم وایە یەکێتی و پارتی نەک شایستەی ئەوە نین کە 27 ساڵ و 28 ساڵ حکومڕانی بکەن شایستەی ئەوە نین 27 ڕۆژیش حکومڕانی بکەن ڕەنگە هەر یەکێتی پارتی بەسەرێکەوە کۆیان بکەوە 27,000 دۆسیەی ناڕەوا و جیاجیان لەسەر کۆ بکرێتەوانێت ئەگەر مەحامی باش و زیرەک شارزا بێ لەسەر ئەو هەموو زوڵم و ستەمێک کە دەستڕۆیشتەکانی پارتی یەکێتی دەرحەق بە میلەتی ئێمە و گەلی ئێمە کردویانە بەڵام خۆ لە تاریخی مێژوو مرۆڤایەتیدا ئەو هەموو زوڵم و ناڕەوایی و بێدادی و ناعەدالەتیانەی کە سەپێندراوە لە نهایەدا مانای ئەوە نەبووە بێدادی و ناعەدالەتی چاکە بۆیە بەردەوام بووە دیارە ویستی خودای گەورە ئەو هایە و هەندێک میلەتانیش ئێمە متەدەینین ئینشەڵڵا هەم ئاەتی قورئانیشمان هەیە و هەم حەدیثی پێغەمبەریشمان هەیە کە میلەتانێکن بێباکن دەچنە سوڕێکەوە کە ئازایەتی لەدەست دەدەن بوێری لەدەست دەدەن جۆرێک پشتگیری ستەمکاران دەکەن پشتگیری زوڵم دەکەن و لەناو خۆیاندا پشتگیری یەکتر ناکەن لە دژی زوڵم بەدەنگ نایەن بۆیە خوای گەورەش وەکو بڵێ پشتیوانی خەڵکانێک ناکە کە بۆ خۆیان دەست پێشکەری ناکەن بۆ ڕزگاربوون لە زوڵم و ستەمی تاغی و زاڵمەکان بۆیە من پێم وایە گەلی ئێمە ئەگەر یەکدەنگ بین پشتیوانی یەکتر بگرین بکەین بەردەوام بین پشودرێژ بین یەکێتی و پارتی سیستەم سیاسەکەیان ناڕەوایەتی و بێدادیەکەیان زۆر لاوااسترن لە دەیان سیستەمی سیاسی جەبارتر و بەهێزتر کە خەڵکی بە پشتیوانی خوای گەورە لیان ڕاپەڕیون و لایەن بردوون بۆیە گەلی ئێمەش دەتوانێت دوجارێکی پارتیش لە دەسەڵاتی سیاسی دوور بخات. بەڵێ سوپاس دەکەم دوای ناوبڕەکە دەگرێم بۆ لای بەڕێزت قسەرە سەر پەیوەندەکانی هەرێم و بەغداش دەکەین بەڵام بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات. ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و
باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاکرابوون سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد تا چەندێک ئاسایکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ هەرێم و بەغداد یارمەتی دەرە مەسەرەن بۆ جۆرێک لە چاکسازی ئەگەر چاکسازیەکە ئابووری شەبێ پێ دوایە دەتوانرێت یاخود ئێستا هەوڵێکی جدی هەیە بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد؟ بەڵێ ئێمە لەگەڵ ئاسایکردنەوەی پەیوەندیەکان نێوان هەرێم و بەغدادین، لەگەڵ چاککردنین و بۆ هەروەکو لە بانگەشی هەڵبژاردنەکانیش ئێمە ڕامانگاند بوو ئێمە لەگەڵ ڕێککەوتنێکی شامل و شەفافین. شامل و شەفاف شامل واتە لە ڕێککەوتنێک کە هەموو بوارەکان بگرێتە خۆی بوارەکانی کێشە لە نێوان هەرێم و بەغداد و شەفاف واتە لەسەر بنەمای شەفافێ و ڕایگشتی لێ ئاگادار بێت کە ئەم ڕێککەوتنان لەسەر چی کران. بەڵێ یارمەتی دەرە بۆ ئیسلاحاتی تەنانەت نەکرد ئیسلاحاتی دارایی و ئابووری بۆ ئیسلاحاتی سیاسیش. با دوو نمونەت بۆ بێرمەوە لە هەردوو بوارە زیاد. ئەگەر بۆ نە ڕێککەوتن بکرێت لەسەر دۆسیەی نەوت لە نێوان هەرێم و بەغداد ڕێگیری دەکات لەو گەندەڵ و بە فێڕۆدانە زۆر و بێشمارەی داهاتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان. چونکە ڕێککەوتنەکە بۆ خۆی خۆ بەخۆ جۆرێک شەفافێت فەرز دەکات لەسەر داهاتەکانی نەوت چۆن دەردەهێنرێن، چۆن دەفرۆشرێن، لەکوێ دەفرۆشرێن، بە چەند دەفرۆشرێن و پارەکەی چی لێدێ کە ئێستا کەس نایزانێ. لە هەرێمی کوردستان جگە لە چەند کەسێک کەس نایزانێ. واتە بۆ هەر بۆ زانیاری بنەرە بەڕێزەکان پارتی وێچێتیش نایزانن، چەند کەسێک لە ناو پارتی وێچێتی دەیزانن تەنها و پەرلەمانی کوردستان نایزانێ، وەزیرەکان لە حکوومەتی هەرێم نایزانن، حیزبە سیاسەکان نایزانن، لەگەڵش یا حکوومەتی بەغدادیش نایزانێ. ئەگەر ڕێککەوتن بکرێت لەسەر ئەم دۆسیەی نەوتە ئەوە تاکید ئێمە پژگیری لە دەکەین لەگەڵ ڕێککەوتێکی ئەوتۆین هەم شەفافێتیش لەگەڵ بە جۆرێک لە دەخاتە ناو پرۆسەکەەوە و هەم لە قازانجی خەڵکی کوردستان و دارایی و ئابووری کوردستان و موچەی فەرمانبەرانی هەرێمیشە کە ئێمە لەگەڵ ئەوە داین. با نمونەیەکی تریش بینەوە لەسەر چاکسازی سیاسی. ئەگەر ڕێککەوتن بکرێت لەسەر ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و لیستی ناوەکانی پێشمەرگە و ڕێخستنەوەی موچەی پێشمەرگە لەگەڵ بەغداد وەک بەشێک لە ئەنزیمەی بەرگری عێراقی بە جۆرەی دەستور، واتە هێزی پێشمەرگە هێزێکی سربەخۆیە لە چوارچەوەی ئەنزیمەی بەرگریە دەستگای بەرگری عێراقی، ئەوە هەم لەگەڵ خۆیدا ژیان و گوزەرانی هێزەکانی پێشمەرگە چاک دەکا، هەم هێزەکانی پێشمەرگە پۆشتە و پەرداخ و پڕچەک دەکا بە چەکی مۆدێرن و پێشکەوتوو و لە هەمان کاتیدا ڕێگە دەکاتەوانێ بۆ ئیسلاحکردن لە هێزەکانی پێشمەرگە و بەدامزراوەی کردن و ڕزگارکردنیان لە چنجی حیزب. ئەمەش سەر دەکێشێ و ڕێگە خۆش دەکات بۆ چاکسازی سیاسی. بۆ هێزەکانی ئاسایشی ناوخۆ بوارەکانی تریش بە بواری دارایی ئابووری هەروایە کە بە فراوانی هاوکار دەبێت بۆ چاکسازی ئابووری و دارایی و سیاسیش. بۆیە ئێمە بەڵێ لەگەڵ ڕێککەوتنێکی شامل و شەفافین لە نێوان هەرێم و بەغداد. باش ئێوەکو پەرلەمانتاران تاکو ئێستا لە بەغداد ئاگداری ناوڕۆکێ و توێژانە ئێستا هیچ سینەتێکی جددی یاخود سەرەتایەک بۆ ڕێکەوتن چی لە بواری نەوت بێت یاخود لە بوارەکانی تر هەستی پێ دەکەن؟
تەفاسیلەکان باس ناکەن بۆ عادەت لە کوردستان ئەمانی کە لێرە دەڕۆن چووکە دۆسیە نهێنی جیاجیایتیایە بۆ پەرلەمانتارەکانی باز ناکەن نەخێر ئێمە بۆوان باس نەکراوە من بۆ خۆم شخص خۆم کەس هیچ شتێکی بۆ باس نەکردوم بەڵام بەڕێگەی علاقات شخصی دەزانم کە لەمپەر و تەگەری تێدایە لەمپەر و تەگەرەکە ئەو گەندەڵی و ناشەفافێتە بە پلەی یەکەم دروستی کردووە لە هەرێمەوە وا بڵێن ئەو بەشی هەرێم کە لە دۆسیە نەوتدا هەبوو و قەرزێکی زۆر کەڵەکە بووە کەس ئامادەنی خۆی بک بە خاوەنی واتە چۆن بدرێتەوە قەرزە کەڵەکە بۆ زۆرە کە واضحنی ئەم قەرزە بۆ ڕوویدا ئەم ملەتی ئێمە بۆ واخراژە ئەم باری ئەم قەرزە گەورەیەوە ئەم پارێکی لێ هات ئەمە لەمپەرێکی گەورەی دروست لەگەڵ کۆمەڵێک لەمپەری تر لەمپەری تەنانەت ئیقلیمیش بۆ ڕێکەوتنێکی شامل و شەفاف لەسەر دۆسیەوە لەگەڵ بەغداد طبعا لە بەغدادشەوە هەروەها لەمپەر هەیە من بۆ خۆم ئەوەی کە پەیوەندی بە شخصی عادل عەبدولمەهدی و بەڕێز سەرۆکوەزیرەوە هەیە من پێم وایە پیاوێکی باشە پێویستە دەرفەتی بوونی عادل عەبدولمەهدی ئەو بەڕێزە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی بەغداد لەدەست نەدەین کارێک بکەین پێکەوە بگەینە ڕێکەوتنێک کە میرات و کەلەپورێکی سیاسیش بەجێبێڵە بۆ حکوومەت و کابینەکانی داهاتوو لە بەغداد بەڵام بەتاکید لەوێش خەڵکانەکەن کە چاویان بە بەرژەوەندی هەرێم و ئیتر خۆتان دەزان ئێمە ملەتی ئێمان فال کراوە لەژێر هەندێک ئاڕاستی شۆڤێنی لە بەغداد ئەو مەستمونێ بڵم ڕژێمی ئێستاوان بەڵام بەتاکید خەڵکەکان وەک بەعز بیر دەکەنەوە یعنی زۆر حاڵین ئەگەر نەزانین لە بەغداد خەڵکەکان پەرلەمانتارن حزبی سیاسیان هەیە دەستڕۆیشتون کە وەکو بەعز بیر دەکەنەوە لەسەر ملەتی ئێمە بەڵام بەتاکید شخصی بەڕێز عادل عەبدولمەهدی و بەشێکیش لە سیاسیە ناسراوەکانی بەغداد خەڵکی باشن ملەتی لەگەڵ ئێمە حەزیان لە ڕێکەوتنە و دەیانەوێت فعلا زمینەیەکی واقعی هەبێ کە واقعی بێ ڕەوا بێ ڕێککەوین هەرێم بەغداد ڕێککەون ئێمە ئومێدمان وایە ئەم دەرفەتە لە دەست نەدەین ڕێککەوین باشە بەس بەڕێز وتت ئێستا و لەمپەران و لەمپەرانەی کە لە مەسەلەی نەوتایە پێ دوایە تا پێش پەسەندکردنی بودجەی 2020 لە پەرلەمانی عێراق لانی کەم لەبارەی نەوتەوە بگەنە ڕێکەوتن بۆەوەی کە باری دارایی و ئابووری و پرۆژەکانیش لە هەرێمی کوردستان دەست پێ بکرێنەوە زۆر گرنگە بگەن بە ڕێکەوتن هەرچیان کردو حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداد حکوومەتی ئیتیحادی بگەن بە ڕێکەوتن بۆەوەی کاریگەری پۆزیتیڤی هەبێ لەسەر ئامادەکردنی پرۆژەی بودجە و یان میزانیەی 2020 چونکە وانە بێ ئەگەر ڕێکەوتن نەکرێ لەمپەر دروست دەکات لە ئامادەکاری بۆ پرۆژە و میزانیەی پرۆژەی میزانیەی یان بودجەی 2020 حکوومەتی ئیتیحادی و عێراق کە ئێمەش دەگرێتەوە ئەوە زۆر کارەسات دەبێت چونکە تقریبا بۆ خۆم دڵنیام و برادرانی تریش یعنی پەرلەمانتارە کوردەکان و ئەوانش کە معنین لەو بابەتەدا دەزانن کە بە دڵنیاییەوە ئەگەر حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ئیتیحادی تا ئامادەکردنی پرۆژەی میزانیا بودجەی حکوومەتی ئیتیحادی بۆ ساڵ 2020 ڕێکەوتن نەکا ئەو پارێک ئێستا لە بەغدادەوە دێ لە یاسای میزانی ساڵ داهاتوو ئەو بەندە نامێنێ و ڕێی لێ دەگیرێ و دیسان میلەتەکەمان ڕۆبەڕووی کارەسات و میحنەتی تر دەبێتەوە بۆیە ئێمە زۆر بەلامانەوە گرنگە حکوومەتی هەرێم ئاسانکاری بکە و ئەم کابینەیە کارێک بکە کە بگا بە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی و ئەم ڕێکەوتنە کاریگەری پۆزیتیڤ بخاتە سەر پرۆسەی ئامادەکردنی میزانیە یان بودجەی ساڵی 2020 باشە بۆ قازانجی میلەتەکەمان بێ و ئەو نەک ئەو پارەی کە دێ ئێستا ڕابگیرێ بەڵکو زیاتریش بکە بەڵێ بەڕێز وتت عادل عەبدولمەهدی دەرفەتێکی باشە تاوی کە نزیکە ئێمە بڵێن 24 ساڵێک تێپەڕ دەبێ بەسەر کابینەکەی تا ئێستا بڵێن دەسەڵاتدارانی لێم سوودیان لەو دەرفەتە وەرگرتووە ملەتەکەمان بە قازانجی بووە کە عادل عەبدولمەهدی بۆ زانیاریتان ئەگەر عادل عەبدولمەهدی بۆ ئێستا و پارێکە دێ بۆ هەرێم ڕایان دەگرت بەڕێز عادل عەبدولمەهدی لەژێر فشارێکی زۆر گەورەی شەقامی عێراقیدایە یعنی من زۆر بەلامەوە گرنگە هۆشاری سیاسی لە ملەتی ئێمە وابێ کە حیزبەکان نەتوان فێڵی لێ بکەن فێڵان لێ بکەن سەرکردە سیاسەکان نەتوان فێڵان لێ بکەن سیاسی جیاجیەکان نەتوان فێڵان لێ بکەن حکوومەتە جیاجیەکان نەتوان فێڵان لێ بکەن ئێستا هەر بۆ نمونە یعنی ملەتی ئێمە دەبێ بزانێ یعنی بەشێکی زۆری ئەو داهاتەی لە هەرێمی کوردستان ئێستا هەیە تقریبا لە نیوە زیاتر واتە تۆ بڵێ موچەی فەرمانبەرە لە بەغدادەوە دێ و خەڵکیەکان لە ئێستا بۆنە لە پەرلەمانی عێراقی لە بەردەمی ڕۆژانە پێمان دەڵێن خەڵکی بەسرە ئاوی خواردنەوەی نییە کەچی بە پارەی نەوتی بەسرە پار دەبن بۆ کوردستان خەڵکی بەسرە تووڕە دەبن هەندێک تەفاسیلی تاریخی و مێژووی شتانەوان نایزان ئەوە دەزانێت دەڵێ پارەی لە نەوتی هەرێم دەفرۆشن کەس نازانێت چۆن دەفرۆشن کەس نازان لە کوێ دەفرۆشن بۆ کوێ دەفرۆشن کەس نازانە پارەکەی چ لێ دەکەن ناشنێرن بۆ میزانەی ئیتیحادی لە بەغداد
نەوتی بەسڕەش دەفرۆشن بەشێک لە پارەکەی دەبن بۆ هەرێم بۆ کوردستان بەڵام ئێمەش ئاومان نیە لە بەسڕ ئێوا دەڵێن ئێمەش هاوسۆزیمان بۆیان هەیە بۆ معنای پێمان ناخۆشە هەم پێمان ناخۆشە خەڵکی بەسڕەش و شارەکانی تری عێراقیش تەنانەت ئەوەندە وەزعیان خراپی ئای خواردنەوەیان نەبێ هەم پێشمان ناخۆشە حکوومەتەکەمان لێرە گەندەڵە بە ئاستێک کە بۆ نمونە دۆسیی نەوت شەفاف نییە تا پێیان بڵین نەخێر دۆسیی نەوت شەفافە چونکە ڕاستەکەن دۆسیی نەوت شەفاف نییە لێرە ئەمە هەموو جۆرێک ئیحرازی بۆ ئێمەش دروست کردووە وطبعا لە پێشەوەی هەمووشان ئیحرازی بۆ بەڕێز عادل عەبدولمەهدی دروست کردووە کە فشارێکی زۆری شەقامی عێراقی لەسەرەکە ئەو پارەی ڕابگرێ ئەگەر عادل عەبدولمەهدی و پەڕی بتوانێ ئەم چەند مانگە بەردەوام بێ تا سەرەتای ساڵی 2020 واتە تا ئامادەکردنی بودجەی 2020 بە تەئکید تقریبا من دڵنیام ئەگەر حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ڕێکەوتن نەکا لە ساڵی 2020 و پارەی لە بەغدادەوە دێ بۆ ئێرە نایە باڵە ئەی بۆ مەسەلەی موچەی فەرمانبەران چارەسەر چیە گەر مەسەرەن ساڵی داهاتووش بودجەکە لە بەغداوە بەردەوامێ بەڵام ئەم دواکەوتنە لە موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان بوونی هەبێ بۆ نمونە بەغداد موچەی مانگی 7 دەنێرێ هەرێم خەریکی دابەشکردنی موچەی مانگی 4 ئەو بەشەی کە پەیوەندی بە بزرگکردنی چەند مانگیشی موچەوە هەیە ئەوە بەشیشترە لەو کارە ناڕەوە ئەو زڵمانەی حکوومەتی هەرێمی کوردستان دەرحەق بە ملەتی ئێمە و بەتایبەتیش فەرمانبەرانی حکوومەتی هەرێم کردوێتی زڵمێکە دەجێتە ڕیزی ئەو زڵمانەوە بەتەئکید زڵم بۆ خەڵکی تر و بۆ سەرکردەی سیاسی وڵاتانی تر نەچۆتە سەر و زڵم بۆ ئەمانەش تا سەر بەردەوام نابێ با ئەوەش هەڵگرین لەگەر لە پاڵ ئەو زڵمانەی تر کە لە ملەتی ئێمە کراوە بەڵام بەتەئکید ئێمانە لە بیرمان نەچۆتەوە و بەڵێنیش بەگەڵەکەمان دەدەین لە بیرمان ناچێتەوە باش ئەرکی پەرلەمانتارانی بە حەلی موچەی فەرمانبەران ئێمە زۆر بۆمان گرنگ بوو لە بەغداد هەر کە لەگەڵ ئێمە چوینە بەغداد لەگەڵ بەشێکیش لە پەرلەمانتارانەی کە خوار ناگری خەڵکی نیشتمان پەروەر هەن لە فراکسیۆنە جیاجیەکان کە بە خەمی ملەتی خۆمانەوەی ئێمە زۆر بۆمان گرنگ بوو کە کارێک بکەین کە دۆسیەی موچەی فەرمانبەران لە ململانەی سیاسی بە تایبەتیش لە ململانەی هەرێم و بەغداد لەسەر دۆسیەی نەوت و گاز جیا بکەینەوە بۆمە زۆر بە درێژی لە بەرنامە جیاجیەکان لەگەڵ تەلەڤیزیۆنە جۆش باسمان کردووە باسی ئەومان کرد یعنی کە معقول نییە جەماعەتێکە لە هەرێمی کوردستان حکم دەکەن خەڵکی ناشەفاف و گەندەڵن بەس معقول نییە خەڵکی ئاسایی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەران کە خەڵکی بێتاوان و بێگوناه هەن باجەکەی بدەن هەر نمونەمان بۆ دەمان گوت ئەگەر حکوومەت محافظی بەسرا گەندەڵی بکە محافظی بۆ منە ئەنبار گەندەڵی بکە خۆ موچەی فەرمانبەرانی ئەنبار و بەسرە نابڕن دەچن ملاحقی قانونی محافظی بەسرە و ئەنبار دەکەن ئێوەش دەتوان وا بکەن بەڵام گورزی دارایی لە فەرمانبەرانی هەرێم مەدەن 2000 ئەومان بۆ چوە سەر شتێکی باش بوو هەومان بەیەکەوە سەرکەوتین ئەو بودجەمان وا داڕشت ئەو بوتمان ئەگەر حکوومەتی هەرێمیش 250,000 بەرمیل نەوتەکە تەسلیمی سۆمۆ دەستگای فرۆشتنی نەوتی بازارکردنی نەوتی حکوومەتی اتحادی عێراق نەکا وامان ڕێخست بودجە کە ئەو بەشێک کە دێ بۆ هەرێم بە پێوەرێک وامان ڕێخست کە موچەکە بەردەوام بێەوە کۆی ئێستا دەیبینن بەردەوامە بەڵام کێشە ئەوەیە هەر ئەو ساژ وتمان ئەگەر حکوومەتی هەرێم ئەم هەڵەیە بکە التزام بە یاسا میزانەوەنەکە ئەمە نیشانەی ئەوەیە ئەوان بەدگومان دەبن لە بەغداد هەم حزبە سیاسەکان هەم حکوومەت بەدگومان دەبن کە پێیان وایە ئەم حکوومەتی هەرێمە ڕاستگۆ نییە و هەو ناوێت ڕێکەوتنێکی شامل و شەفاف بکا لەگەڵ حکوومەتی بەغداد ئەمەش سەر دەکێشێ کاریگەری سلبی دەبێت لەسەر ئامادەکاری میزانیە یان بودجەی 2020 لە بەغداد چونکە دیدێکی واس سەردەگرێ کام حکوومەتی هەرێمە سوودە لەسەر ئەوەی کە نەوتەکەی خۆی بە ناشەفافانە بفرۆشێ لە تاریکیدا بفرۆشێ کەس نەزانێت پارە داهاتەکە چی لێ دێ و بەشێک بۆ ئەوەش کە بەشێک لەو داهاتە لەگەڵ بەشێکتر لەوەی بەغدادەوە دێ موچەی فەرمانبەرانیدا فەرمانبەرانی هەرێمیش پێ ڕازی بکە و وەزعەکە وها بەردەوام بکە کە ئەمە پەیام و مەسیجێکی زۆر خراپ دەبێت بۆ بەغداد هیوادارم ئەم کابینەی حکوومەتی هەرێم بە ئاراستەیە کار بکە کە ئەمە ڕوونەدا بە پێچەوانەوە ڕێکەوتێکی شامل و شەفاف لەگەڵ حکوومەتی بەغداد ڕوو بدا کە هەم لە قازانجی میلەتەکەمان و هەم لە قازانجی استقراری سیاسی هەموو عێراق و هەم لە قازانجی چاکاری سیاسی و دارایی و ئابووریش بەڵێ سپاس دەکەم کاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بە مەترسیەکانی نەوت ئەگەر لەگەڵ بەغداد ڕێک نەکەوین چی لەسەر پرۆسی سیاسی و چی لەسەر مەسەلەی ژیانی خەڵک چی دەبێت بەم شێوەمانەوەی مەلەفی نەوت بەداخەوە تەجروبەی خۆرهڵاتی ناوەڕاست و وڵاتە دیکتاتۆریەکان و وڵاتە سیستەمکار و نادیموکراتەکان کە هەرێمی کوردستان بە شەکەلەی ئەوەی نیشانداوە کە کاتێک نەوت دەدۆزرێتەوە و داهاتێکی زۆر لە ڕێگەی فرۆشتی نەوتەوە دێتە وڵاتەکەەوە لە باتەوەی کەڵکی باشی لەوەربگرن و وڵاتەکەی پێ ئاوادام بکەنەوە ببێتە هۆکاری خۆشگوزەرانی و ئاشتی کۆمەڵایەتی و پێشکەوتن و دزامنکردنی ژیان و گوزەرانی نەوەکانی ئایندا سەری کێشاوە ئەوەی پێ دەڵێن لە نعمەوە بووە بە نقمە
واتە یعنی بوو لە نعمەتەوە بۆتە بەڵاو مسیبەت بۆ گەلانەی کە نەوتیان لە نیشتمانەکان دەدوزراوەتەوە بەداخەوە لە ماوەی کوردا دەرکەوت لەژێر کاریگەری نفوزی کۆمەڵ خەڵکی نانیشتیمان پەروەر کۆمەڵی خەڵکی کاسی بەرپرسیارەتیان نییە بەداخەوە ئەوە ڕوویدا لە وڵاتی ئێمە کە ئەم نەوتە لە هەرێمی ئێمە لە وڵاتی ئێمە لە باتێ ببێ بە نیعمەت بوو بە بەڵاو مسیبەت و وڵاتەکەی ئێمە ڕوبەڕوودیان کارسات کردەوە و ژان و گزرانی خەڵکی تێکدا و سەری شا بۆ چێشە کۆمەڵایەتیش و سەرنجامیش ملەتەکەی ئێمە لە خستە ژێرباری ملەتێکی بچووکی چەند ملیۆنی کەوتە ژێرباری چەند ملیار و زیاتر لە 20 میلیارد دلار قەرزەوە بەڵێ بە بۆ چوونی بەڕێز ئەم ئاڕاستەیە ئەگەر بەم ئاڕاستی ڕابڕا هەروەکو ئێستا خراپ دەبێ و کارسای تری لێ دەکەوێتەوە ڕەنگە پێت سێر نەبێ شەڕ بکەوێتە ناو پارتی وێچێتیشەوە یان ناوخۆیان گروپی مافیای جیاجیای نەوت سەر هەڵبدا بێکادانی عسکەری لە ناو پارتی و لە ناو پارتی خۆی لە ناوێچێتی خۆی لە ناوچەکان دژی یەکتر لەسەر ئەم دابشکار و تاڵان و بڕۆی کە لە مەلەفی نەوت و دۆسیە نەوت و گاز هەیە بۆیە زۆر خراپە بۆیە ئومێدی ئەمە ئەوەیە بۆ ئاڕاستەیش دەکەین فشارش دەکەین کە هەرێم و بەغداد بکەن بە ڕێکەوتنی شامل و شەفاف لەسەر دۆسیە نەوت و گاز باشە بەس پێ دوای مەترسیەکەی لە ڕۆ سیاسیەکەیەوە خراپترە زۆری بنیادنانی زۆرە سیستەمێکی حکومڕانی و کڕینی حیزبی سیاسی مەسەلەن چوونی توێژی دیکە مەترسیەکەی زۆر خراپترە لە سەرژیانی خەڵک ئەگەر چارەسەر نەکرێت هەر ئێستا بەداخەوە هیچ سەرجوبەیەکمان نییە کە نەوت بۆ نمونە نەبوو بێتە ڕێگری لە پێشخستنی دیموکراسی و دادپەروەری لە وڵاتانەی کە سیستەمکاری و دیکتاتۆرێتی تێدایە بەتابەتی وڵات ناوەڕاست کە نەوتیان تێدا دۆزرابێتەوە لە کوردستان بەداخەوە بوون بەیەکێک لەو نمونانە نمونە خراپەکان خۆزگە نمونەیەکی باش بوونا و پێنرایناوە بۆ نمونەتانی تر بوونا بە نمونەیەکی باش بەڵام بەداخەوە ئێمە چوونە ڕیزی نمونە خراپەکانەوە من دڵنیام ئەگەر فشاری زۆر گەورەی ناوخۆی خۆمان ئێمەمانان دروستی نەکەین لەسەر ئەم سوڵتە سیاسیە و هاوەهەنگی و هەڵسازیەکیش لەگەڵ فشاری خارجی دروست نەکەین ئەم دۆسیەی نەوتە سەری ملەتەکەی ئێمە دەخوا بەرەوە قارێکی خراپترمان دەبا بەڵام ئێمە ملەتەکەمان دڵنیا دەکەینەوانێ کە لە خەبات و تێکۆشانەکەمان بۆ وەرگەڕان و وەرسوڕانی ئاڕاستەی ملەتەکەمان و تاریخی ملەتەکەمان بەرەوە ئاڕاستەیەکی تەندروست بەردەوامی بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی ئایندە لە پەرلەمانی عێراق لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خۆڵان